کاتتان باش بێگومان هەر مرۆڤێک لە ژیانی خۆیدا ڕوبەڕووی کۆمەڵێک چیرۆک دەبێتەوە کە ڕەنگە ببێتە هۆی نەهامەتی بۆ سەرژیانی و بە پێچەوانەشەوە ڕەنگە ببێتە هۆی خاڵی سەرکەوتن. گرنگ ئەوەیە لە ژیاندا بە دوای خاڵی سەرکەوتندا بگەڕێیت. چیرۆکی من یەکێکە لەو پرۆگرامانەی کە هەرجارە و سەردانی کەسایەتێکی دیاری ئەم کۆمەلگایە دەکەین و بەسەری دەکەینەوە. باز لە چیرۆکی سەرکەوتنی ژیانی کەسایەتیەکان دەکەین. میوانی ئەوڕۆم زۆر تایبەتە، پێتان ناناسێنم تا دەچم لە نزیکەوە سەردانی دەکەم، لەگەڵم بن. بەڵێ خۆشەویستان، ئیتر وردەوردە نزیک دەبمەوە لە بەردەرگای ماڵی ئەو ئازیزەی کە بەنیازم پرۆگرامی ئەمڕۆی لەگەڵ بکەم، باز لە چیرۆکی سەرکەوتنی ژیانی وی بکەین. ئەویش ئێستا لە بەردەرگای ماڵی مامۆستای گەورە مامۆستا شکرۆڵڵا شێخانی کە ڕۆڵی مومتاز پاشای هەبوو لە درامای ئادیابین لەگەڵمان بن. سلام علیکم، باش مامۆستا گیان، ئەحواڵت؟ زۆر سپاس. خۆشەویستان، هەروەکو باسم کرد کە پرۆگرامی ئەمجاری چیرۆکی من لەگەڵ مامۆستای خۆشەویست مامۆستا شکرۆڵڵا شێخانی دەبێت، لەگەڵم بن. دووبارە سڵاو لێ بە مامۆستا گیان. زۆر زۆر سپاس دەکەم، تەندروستی باشە ئینشاڵڵا. زۆر زۆر سپاس دەکەم. فەرموو ئەچ بڕۆ. والله وەدەکەم وەرە. فەرموو. باش مامۆستا گیان. بەخێر بێن، سەرچاوان بەخێر بێن، گەلێک مەمنون. والله ئەم باشم ئەلحەمدولیلا، سپاس لە بۆ زۆر باش بی، یەخۆ باش بی. زۆر دڵخۆشم ئەمڕۆ کە پرۆگرام دەکەم لەگەڵ کەسایەتێکی دیار، ئەرچەند یەکەم جاریشە بەڕاستی لە نزیکەوە دەتبینم. زۆر خۆشحاڵ بووم. تەندروستی باشە مامۆستا؟ ئەلحەمدولیلا، ئەم باشم تەندروستی. زۆر سپاس لە بۆ خۆی گەورە. گۆژ بەخێر بێن، ئەمنیش پێ خۆشحارم. زۆر سپاس دەکەم، گەورەت کردم، داوای لێبوردن دەکەم ئەمڕۆ کەمێک لە کاتت دەگرین. بەس هیوادارم پرۆگرامەکە لەجێ ئەو کاتگرت نەبێ، هەرچەند شایانی زۆر زیاترن کەسانی وەکو ئێوەمانان کە پرۆگرام دەیان پرۆگرامی جیاوازتر بکەن دەربارەی کەسانی وەکو ئێوە. بەخێر بێن، زۆر سپاس دەکەم. ئەمنیش ئامادەمە و لە خزمەتتانم. ئەوڕۆ هیوادارم میوانێک ڕەحسووک بین لەلات ئەمڕۆ. هەر حتمەن مادام بەخۆ بە کامیرەوە هاتی نازدارێکی وشت و ڕەحسووکنە. تو کچی منی. بەخێر بێ سەرچاوم، یاخۆ بەخێر بێت سەرچاوان. باش لەکوێوە دەست پێ بکەیت؟ والله کەیفی توبی لەو دەقەیڕە دەست پێ بکەیت، هیچ مشکلێ نیە. لە هەفتاوە، لە ئێستاوە، لە ئادیابینە حیاتەکەیەوە. ئایرەوەڵڵا ئادیابین زۆر تایبەتە، پرسیاری زۆر تایبەتیشم هەیە لەسەر ئادیابین. ئەمنیش پێ خۆشحارم. باشە، دەمەوێت یەکسەر لەوە دەست پێ بکەم نهێنی سەرکەوتنی بەڕێستان چی بوو، چی وای کرد کە تاوەکو ئێستا بمێنێ و کەسایەتێکی دیاری نێ و کۆمەڵگا و هونەری کوردی بێ کە تا ئێستاش هەر بۆ خۆشەویستیەوە هەرماوی؟ ئەوەی نازام لەوانەیە پرسیارە لۆ من هەندۆکەک تایبەت بی، چونکە ڕاستە من هەست دەکەم خۆشەویستم ناو خەرچی لە بەوەی ئەمن هەموو خەرکم خۆش دەوێت. بەس چوای لێکردیمە یەکەم ئەمە لەگە خوای خۆم علاقەکی زۆر باشم هەیە، لەگە خەرچی کوردی خۆم و کوردستانیش پەیوەندیەکی زۆر خۆشم هەیە، لەگە برادەران و کچان و کوڕانی هونەرمەند دۆستایەتیم خۆشە، لەگە دەرهێنەرەکان دۆستایەتیم خۆشە. بە تایبەتی من لە سەردەستی مامۆستایەکی زۆر گەورە ینی پەیرەوی هونەری و ئەو شتانە کرایمە مامۆستا تەڵعە سامان خوا عەفوی بکە. گروپەکی جوان بووین، دائیمەن یەکتریمان خۆشەویست، دائیمەن ڕێزمان لێکتی گرتیا. شتەکیشەیە لە ژیانی من ئەمن دائیمەن ئەگەر لە بۆ هەر شتێک بچم یان لە بۆ هەر شتێکی بیکەم، بە تایبەتی کاری درامی یان تەلەڤیزیۆن یان چیرۆکی ئێزگەی، چکە لەو بوارانەشە من ئیشم کردیە، بەڕۆح دەچمە ناو شتەکەی، یعنی بە مهنی ناچم. واتە ئەو قسەی بەڕێستان ئەوە دەگەێنێت کە هەر کارێک ئەگەر بەدڵەوە بیکەی ئەو بەدڵنیاییەوە دەچێتە ناو خەڵکو جێگای خۆی دەکاتەوە. ئەوە هەرچی تێدانە لەو قسەی باوەڕ بکە. ئەم بەخۆم کە تەجروبەی ژیانی خۆم هەیە، ئەگەر خۆشت بوێ ئەو شتێک خۆ مەسەن لۆ نمونە ئێستا من کە کاتی خۆی کاک حەسەن دەرهێنەری درامای ئادیابین کە داوای لێکردم و تەلەفۆنی لۆ کردم، کاک حەسەن عەلیخان، کە دەورەکەی لە بۆ شێ کردمەوە و درامایەکەی هەموو دەقەکەی شێ کردەوە. یعنی زانیم کەسایەتی مومتاز پاشا
کت و مت لەنێو ئەو وەڵامە دەمیز ئەو پرسیارە بکەم فەرموو ئەوە لە بۆ چ دەگەڕێنیەوە زۆربەی دەرهێنەرەکان کاتێک ڕۆڵێک پێشکەشی جەنابەت دەکەن بەڕێستا ڕۆڵی تێدا بگێڕن ڕۆڵەکان زیاتر ئاغا و پاشا و ئەو دەورە کاریزمانەیە زیاتر پێشکەشی تۆی دەکەن. وەڵی نازانم ئەمن ئەوە دیارە ڕێککەتێ دووزار لە ژیانمدا دەوری لەو بابەتەی جێگەی خۆی کردوتەوە بە تایبەتی بەرە مەسەڵەن کەوەکانی قەرەسووقی مامۆستای ڕەحمەتی تەڵعا سامان خوالی خۆش ئاخر ئەوە هەندێک ئەوەشی هەیە حکایەتە چییە دەنەخۆ من لە کەوەکانی قەرەسووقەوە نەبووم ینی ئاغا نەبووم بیدایەت باشە ئەمە لە تەمەنی لە هەشتایەکانەوە کەوەکانی قەرەسووقمان دەست پێ کرد لەگەڵ کۆمەڵی هونەر وێژەی کوردی مامۆستای ڕەحمەتی ئەو کاتە لەوێ بوو نووسین و دەرهێنانی برێن شانۆیی ئی مامۆستای بوو تەمان ئەوە درا تەلەڤیزیۆنی بەغدایە کە تەلەڤیزیۆنی بەغدایە بەو ئیشەی هەربستی بەکاری دەرهێنانی تەلەڤیزیۆنی و درامیشتەی زۆر گەورەی نییە دروست بکەن ئەو کاتیا من دەوری کاکلم هەبوو یعنی ئەوەی کە هونەرمەند ڕەحمەتی نەوزاد ڕەمەزان کە دەوری کاکلی هەبوو ئەو کاتی نەوزاد دەوری هەنەبوو یعنی هەنەهات بوو ئەو مەیدانەی مەیدانی هونەر پاشان لە هەشتاویەکیدی ئەو شەڕە نەکبەتەی بینی ئێران و عێراق دروست بوو خەرکەچی زۆری تێدا چوو خەرک زۆر بوو عەسکەر خەرکەچی زۆر ڕۆی لەبوو بەرەو هەندەران مەسەڵەن سێ چار کەس هەبوون دەوریان هەبوو لەگەرە خۆمان مەسەن لەوانە هونەرمەند فەتحی کەریم دەوری هەبوو لە کەوەکانی قەرەچووق ئیدی کە شەڕی ئێران و عێراق بەسەداوان بەجیان هێشت و ڕۆیشتن و ئیدی بەرەو چیا و لەوێش بەرەو خاریز ڕۆیشتن بە ئەوها برین ئیدی ئەو شتە نەما کەوەکانی قەرەچووق ڕاجیرە بەو مەعنای مامۆستەڵعەت نەویست بیکا و تەلەڤیزیۆنی بەغدایش دائیمەن نیمچە هەنزەتەچیان دەدیتەوە چکە دەقەکە دەقەچی کوردی خۆمالی لەسەر مەسەن ئاغا و کرمانجەکانی دەوروبەری منطقەی قەرەچووق ئی هەولێرە درامە کەوەکانی قەرەچووق ماوەیەک ڕاگیرە دوای دەستان پێکرد لە حسێب کە تو لە هەشتایەکانەوە ئەمە دەست مامۆستا ئەوە لە مێشتی بوو دەقەکەش حازر بوو دوایەکە کە ئەو شەڕی بەسەدا هات و ڕاپەڕینی بەسەدا هات و 1991 و 1992 برین مامۆستا جارەی دیکە بەهێز و توانایەکی دیکەوت کاکە یەڵڵا با دەست بە کەوەکانی قەرەچووق بکەین ئەمەش دائیمەن ئەمە جەماعاتێک بووین بەڕاستی دائیمەن پشتگیری مامۆستا تەڵعا سامانمان دەکرد یعنی دائیمەن ئەمە یعنی ناتانم بزەبت برێم ینی هەردووکمان مامۆستای ڕەحمەتی لەگەر ئەمە ئەو گروپە تەواوکەری یەک بووین دائیمەن مەسەلەن دەستمان هاش بە ناو دەستی یەکتری لە بۆ ئەوی بتانین باشترین شانۆگەری مەسەن شانۆگەریەکان کە مامۆستا دەینووسی چکەمە زیاتر ئیشی شانۆگەریمان لەگە مامۆستای کرێت دوایە هاتینە سەر مەسەلەی درامای کەوەکانی قەرەچووق ئەوانە چکە بۆ خۆزانی زەمەنە ئیشی تەمسیلی و درامی و ئەوشتانە نەبوو لێرانە ڕاستە جەماعەتێک سلێمانی مەسەلەن دەیان کرد شتی باشیان کرد لە هەولێرش ئەمە شتێکمان کرد لە هەفتایەکان شتەکانەوە نەبوو چکە یەک تەلەڤیزیۆن هەبوو تەلەڤیزیۆنی تەلەڤیزیۆن نەبوو گێنەر نەبوو بلۆ ینی خەڵکەکەش کەمتر دیتی بەتەئکید ئەو کات زیاتر شانۆگەری و ئەوانە هەبوو لەوانەیە تو بچینە ئەو زەمەنی هەر نەبوو بی مەسەن تەلەڤیزیۆنی کەرکووک بەشی کوردی هەبوو ینی یەک تەلەڤیزیۆن هەبوو زەخۆ بە کارەساتیش دەدیترا دەبا تو عامود 10-15 مەتری لە سەربانی 4 پێ تێلی تێبێقی و ئالێرەچی و ئەوزە هەموو دەبێت لە مارێ دەبوو هەرا ئالێرەکەی بسۆڕێنێ ئافرین ئالێرەکەی کاکە وەریگرت وەری نەگرت سافە ساف نییە ئەوە مشکلێک بوو بەڕاستی یانی ئێستا کە دنیایەکی پێیا بووە ماشەڵڵا تەمەشا دەکەی و دنیای ئەنتەرنێت و سۆسیال میدیا و عقرت بینی لە ڕێ و تەلەفۆنی کاکە تەمەشای هەموو شتێکی دەکەی ئازە مەسەن زەمانێک ڕاجیرا کەوەکان ینی ئەتو حسێب کە هەشتایەکان هەمووی ڕاجیرا هاتنەوە لە نەوەتەکان کە دەستمان پێ کرد دەی کاکە با دەست پێ بکەین خەرک زەمەن دەڕوا کات زۆر بە خێرایی دەڕوا بەبێ هەست پێ بکەی سەر و سیماوە خۆی نامینێ ئەمە ئەو کاتی یەکی ڕەشتارەی پرچموانم هەموو ڕەش بوو ئیدی کاتێک کە دەستمان پێ کرد
گوتم یەڵە مامۆستا چکە حیوارەکانم هەر هەمووی لەبەر بوو کاکلی گوتی نەبابە کاکلی دەورەکەی دەگۆڕم گوڕ کاگە لۆ دەگۆڕی مامۆستا یەکورە گوتی کاگە چێ قەنەعەت دەکات و ئەتو کابرایەک بی مەسەن هەموو دەمێ دایمەن کرمانزەتی خۆمانەوە هەیە دەبینی لەبەر ڕۆژێ نیە هەن لەبەر ڕۆژەیە لە بە دەغری و لە بە ئیشی فەلاحەتی و مەڕ و ماراتوانە ڕەشدا هەرگەڕایە یعنی سوتایە دەموچاوی هەموو سوتایە گوتی نە نابی دەبێت و دەوری قادر ببینی ئەو زیانی لەوێ تۆ دەوری قادر ئاغا دیت لە جیاتی کاکلێ ئافرین ئەوزە لەوێ ئەوزەکە مهمەکی دیکە هاتە سەرە من ئەمن دەبی تاقی بکەم هەتا ئێستا کە من کوڕە کرمانزەک بووم بەس ئێستا دەبمە ئاغا باشە هەر سوکەوتی ئاغای کووە سیفەتی ئاغای کووە کو دەجوولێتەوە کو قسانەکە خاستن لە دیوەخانەکان ئەم بە حکمی ئەوەی نێزیک بووم لەوانە من داکەم خەرچی ئەوەیە عشیرەتی زراریە زۆر دەچوومە ناوەوان ئەوانش ئاغایان هەبوو مەسەن پیاوەکی زۆر نەزیب هەبوو حازی ئاغۆک خوا عەفوی کە یا ڕەبی پیاوەکی گەلە باش بوو یعنی بەناو ئاغا بوو ئاغەکی زۆر محتەرەم بوو زۆر بەڕێز بوو زۆر ئینسان بوو هەموو جارێت تەمەشامە کرد کاکە 4-5 بالیفی دادەنا لە تەنیشتە خۆی بالیفەکانی دادەنا و کو تەسەڕوفی دەکرد ئەگەر چی تەسەڕوفی زۆر تەسەڕوفی جوان بوو لەگەر کرمانجە خۆچکە و هەستی پێ نەدەکرد بەینی ئاغا و کرمانجەکان ئینسانی چاک بوو ئینسانی زۆر ڕێک لێ بینی لە هەڵسو کەوتەکانی کاتێک ڕۆڵەکە بینی سبەینەکەن مەسەن لۆ نمونە ئێستا کە داوام لەم بکەن برێن بابە وەرە دەوری بێژەرە چ بینم دەوی بێم لەگەرەت و ماوەکی زۆر بزانمە توستەکەی کو دەجوولێەوە کچارەکە ئەوزە سیفەتەکی ئەکتەریش ئەوەیە ئەتوو دەبی شتەکان زوو وەرگری نەک لاساکەرەوە لاسای نەکەیەوە لەسەر شێوازی خۆت ئەتوو ببی ئەو کەسە زۆر ڕاستە باشە مامۆستاگە قسە و باسمان زۆر دەبێت پرسیاری زۆر تایبەتم بۆ ئامادە کردووی ئیتر نیوەڕۆیە پێم خۆشە بچی نانێک بخۆین بەیەکەوە ئەگەر بەڕێستان ئیزم بفەرمۆن وەڵڵا بە چاوان بەس لە ئێستاوە دەبی نانەکەتان ئایدی من بی مامۆستا شتی وا هەیە ئەتو میوانداری مەت کردیا ئەو شتێک قبوڵ ناکەم هیچ شوێنەکەی زۆر پێت خۆش بێت لەکنە من زۆر یاتیادیە چکە ئەمەیان بەخۆم تەبیعاتمەوە هەیە نانی لە دەرێ ناخۆم بەس ئێستا ئەو جارە لەگەرەنگۆ با یعنی مەگەر ئیلا ئەگەر تایبەتمەندیەکە بی مناسبەتی ئەوها هەبیتن دائیمەن دەنام ینی زۆر کەیفم بە خواردنی مارێ دێ زیاتر خواردنی مارێ بزەبت هەرچ بیتن ناگاتە هیچی بەس مادام ئەو داوەتی منی زۆر سپاس دەکەم دەچین نانێکی دەخۆین لەگەڵ مامۆستا و بەردەوام دەبین لە گفتوگۆکانمان. هیچی جوانە ئایرە وەڵا زۆر جوانە ماشەڵڵا ڕێک و ڕێک مامۆستاگیان لەگەڵ خواردن بینت چۆنە؟ وەڵڵاهی لەکنە من ئەتیادیە ئاساییە هیچ مشکلەم نییە وەڵڵاهی زۆر خۆشە ئینسان ئاهاوی مشکلەی نەبی لە خواردن زۆر ناخۆشەوەی هەندێک ئەوەی دەخۆم ئەوەی ناخۆم هەرچەند بەخۆشم ئاوهامە ئەوەی دەخۆم ئەوەی ناخۆم تو گەنجی ناحەق نییە تو برێ ئەوەی دەخۆم ئەوەی ناخۆم بەس لەکنە من ناکاکە بەسە داهاتینە زۆر ڕۆی نانە بزان خواردنێک زۆر ئەگەر مەسەرەن خواردنەکەت پێ خۆش بێ بڵێم خواردنەکەم لە بۆ هەڵبژێرە چ هەڵدەبژێری ئەمن لۆ تۆر بژێرم لە بۆ خۆم پێ خۆشە باوەڕکە لەکنە من زۆر ئاساییە ئەو زان پێم خۆشە ئەتوو خواردنەکان هەر بژێری ئەتوو چت پێ خۆشە ئەمنیش لەگەرە تو کاکاوە دەکەم ئەدی لە بۆ خۆم باوەڕم پێ دەکەی قسە چی بکەم لەوانەیە لێرە ئەو شتە نەبی کاتی خۆی ئەمن تەمەەن یەک لە برادەرە هەر خۆشەویستەکانمەوە قسەیە دەجێڕمەوە تازە چوو بوومە سوید هاتمەوە مامۆستا ئەکرەم مەولوتەیە هونەرمەند برای منە و خۆشەویستی منە بە خێراتنەچی گەرمی کردم گوتی کاکە حەزم لێیە داوەت بکەم لە مارێ گوتم کاکە بۆ خودای پێویست ناکە
کورە پێویست ناکە واز بینە ناگۆتی کو دەبی نابی و ئەمە برایەکین و لە مێژە ئەم دەبی لا داوت بکەم گوتم باش کاکەمان هەروەیە گوتم من حەزم لە بە تەماتە و ڕوون و باینزان و ڕوونیە مامۆستا چەند خۆشن پێکەوە ئەو دووە گوتم لەگەت تەڕەتولەی هەولێرێ نانی تیری ئافرین ماستاویش گوت کورە کاکەوە کو دەبیتن گوتم کاکە تو پرسیارت لە من نەکردی بە خودای ئەمنەوەم پێ دوایە هەزار ڕەحمەت لە داک و باوی کاکە چوومە ماریان هەهوو زۆر شتی کردبوو زائیدەن ئەو دووەشی کردبوو ئەو جا من زیاتر دەستم نەبوو تەماتە و ڕوون و باینجان ڕۆنی دەبێت ئێستا خۆ کەنگریش خۆشە مەسەن ئێستا من برایەکی دیم هەیە هونەرمە سەعد الله عوسمان زۆر جار دەبینی کە دەهاتمەوە لێرانە کەنگر وەختی کەنگری نەبوو دەگۆ کاچێ دەگۆ کاچێ خەمت نەبی دەگۆ ناو جەمیدەی هەیە ئافرین وەڵام ئەم لەگە کاردی نازام هەر تەبیعادە ئەم بینەوە بەس کەنگر زۆرم پێ خۆشە ئەوەسە دۆڵمە و کفتە و ئەو خواردنانە بەو خوای ئەوانە ژمارە یەکن ئەرێ وەڵا ئەمن دۆرمەم گەلەگەلە پێخۆشە کفتە زۆر ئەو زامن بەڕاستی دۆرمە خێزانم دۆرمەکی گەلت چاک دروست دەکا بەو خوایەکەمە بریا زووتر بتان گۆدوایە قیر سێ و بارگرانیمان دایشتە سەرەوی و دۆرمەکی لە گۆتورە بۆ ستافەکان و دەستان خۆش بێ سپاس دەکەم ئەجە مامۆستا ئەمە کۆتایی قسەکانمان لەسەر درامای کەوەکانی قەرەچۆخ بوو ڕاست دەکەین باشە دەمێ بۆ دەست پێ بکەم دوای ماوەیەکی زۆر داڕان کە دەستت پێ کردەوە درامای ئادیابین بوو ئادیابین چی بە مامۆستا بەخشیەوە بزانین چییە باوەڕ بکە من لە زۆر جیان وەم گوتیا یەکەم ئەمن سوپاسی گەورەی ئەو خودایە دەکەم کە تەمەنی دامێ چکە من بەڕاستی لە گەرەنگۆژ ئینشاڵڵا چکە من نارێم عەمەلیاتە کرام زۆر بە تەمای ژیان نەبووم لە سوید کاتێک خۆشبی کاتێک کە ئادیابین هاتە گۆڕێ و کاک حەسەن عەلی خان دەرهێنەری درامایەکە ینی تەلەفۆنی لۆ کردم تەلەفۆنی لۆ من کرد کە چاکچۆنی لێم بپرسیە من لە سوید بووم لە دەرێ دانیشت بووم خۆم دابوو بە ڕۆژێ مامۆستا کوی باشی وتم وەڵا باشم سەحەتت کۆ باشتر بووی گوتم زۆر باشم ئەلحەمدوللا گوتی باشە درامایەکم هەیە ناوی ئادیابینە گوتی وەلەو لەوانەیە ناوەکەی بگۆڕین بەس جارێ ئەو هایە یعنی یەکەم جار لە هەواڵپرسیم تەلەفۆنی کرد ئەو جا باسی درامایەکەی لەگەڵ کردی باسی درامایەکەی کرد گوتی درامایەکە بە ناوی ئادیابینە لەوانەیە ناوەکەی زۆر ینی سابت نەبیتن بەوەی لەوانەیە بیکەینە ناوەکی دیکە المهم کەسایەتی توش کەسایەتیەکە یەکە لە هەرە کەسایەتیە بەرزەکان و جوانەکانی درامای ئادیابین بە ناوی ممتاز پاشا یەک سیفەتی زۆر جوان هەیە لە کاک حەسەن عەلی ینی وەکو زۆرێک لە دەرهێنەرەکانی دیکە ئەو مەسەلەی برادەراتی ڕەچاو ناکە تاوانە من هەمووی مەمچینە دوو جار کاک حەسەن عەلی خانم دیتە بەڕای منیش بەڕاستی مەسەلە نەگەرێت و بتەوێت کارێک بکەیت بە برادەرایەتی بکەیت لەوانەیە من برادێری تو بم بەس لەو کاری ئەمن شایستە نەبم باش نەبم وە نیە کەسانی کە هەبی کە شایستی ئەو کار ڕاستە جێگای دەستخۆشیە بەڕاستی نانە ئەوجا خۆی کاک حەسەن عەلی ئەوەی خۆشە مەسەلەن دوو پاشای تێدا بوو هونەرمەند زاهیر عەبدوڵڵا بەهزەت پاشا ئەوی دیکەش تەمان برادەراتی ڕەچاو ناکە بزانی چێ شاعری ممتاز پاشایە چێ شاعری مەسەلەن بەهزەتە ئەوەی دەداتێ بەڕاستی ئەنی ئێستا کە ئەمەی دەستنیشان کردبوو زۆر سوپاسی دەکەین دیارە سقەکی زۆر گەورەی باس خۆم بکەم بە منی هەبووە وەکو ممتاز پاشا وەکو شکوڕلا شێخانی سەعاتێکی ڕێک لۆشی کردمەوە یعنی درامایەکە باس دەکە لەسەر مێژووە دەورەکەیت و دەورەکی چییە پێک هاتین
پێک هاتین گوتی مامۆستا تەواو گوتم تەواو یعنی ئێستا پێک هاتین لەسەر هەموو شتەچی وە کاکە لەسەر هەموو شتەچ پێک هاتین باشە وتمە تو کەینی ئەمرت دێەوە مانجی 6 بوو کاتە تو لە سوید بووی ئەمن لە سوید بووی تەلەفۆنی بەرێ واتە هۆکاری گەڕانەوە درامای ئادیاوین بۆ ئافرین ئەمە سوپاسی درامای ئادیاوین دەکەین ئەمن ئەتو چەند سوپاسی دەکەن ئەمن دەهەندە سوپاسی ئادیاوین چکە ئادیاوین یەکەم مێژوو بوو دوو ئەو هەموو ستافە جوانە ئەکتەرە جوانەی هەموو کۆکردینەوە پێکەوە خڕیکردنیەوە ئێستاش هەفتەی جارێک دە ڕۆژ جارێک ئەمە هەموو ستافەکە ئەوانەی کە لێرە لە هەولێرە زیاتر یەکتر دەبینێت زۆر یەکتریمان خۆش دەوێت زۆر یەکتری ماوەیەکی زۆر بێکۆ کارتان کردو بێگومان ئەو دۆستایەتی هەر دروست دەبێت باوەڕ بکە ئێستا ئەمن یەک لە ئەکتەرەکانەوەی کە دەوری کچەکەی منی هەبوو دلڤین خان یعنی سا دەیبینم باوشی لێ دەنێم و سەری ماچی دەکەم ئادەرێمە تو کچی منی دەرێت و بابی منی یعنی ئەمە وهامان لێ هاتیە بووینە یەک خێزان کەسایەتی ممتاز پاشاش ئادیابین جارێ هەر لە قالبمە لە مێشکمە نەچوویتە دەرێ چونکە نازانم ئەمن ئایا بەشی مامۆستا درامای ئادیابینیش بە تەواوی جێ خۆی کردەوە لە نێو دڵی بینەر دەمێ ئەو پرسیارە لێ بکەم ئەوە سپاس لە بۆ خۆی سپاس لە بۆ ئەو پرسیارە لێ بکەم کۆتا دراما کە کردت کەوەکانی قەرەچۆخ و نوێترین نیشیان بێگومان دەزانین ئادیابین شێوازی تەکنیکی بەرهەمهێنانی دراما لە ڕابردوو ئێستادا جیاوازیەکەی چۆن دەبینی؟ جیاوازیەکەی گەلەگەلک فەرقی هەیە مەسەل لۆ نمونە ئەمە کەوەکانی قەرەسووق تازە دەستمان پێ کردبوو لە نۆهەتەکان برێ 92 ئەوانە بە کامێرەشی ئەتیادی بە کامێرەشی ینی وها متەتەور نەبوو ئەگەرچی مەسەرەن کاچی وێنەگر کاک خەلیل ینی بەڕاستی وێنەگرێکی زۆر بەتوانا بوو لە ڕووی دەنگ لە ڕووی ڕۆناچی لە ڕووی ستاف فەرقی هەبوو یعنی ئێستا ئەو جارە من ئادیابین نارێم ئادیابین ئەو ستافە جوانە ستافی کامێرەمان ستافی دەنگ ستافی ڕۆناچی پرۆفیشنال ئەو ستافەکی نەرمونیان و چاک یعنی ستافەک بوون بەڕاستی تەوان ئەوە دەگەڕێتەوە سەر کاچی دەرهێنەر کاک حەسەن عەلی ینی کۆنتڕۆلی تەواوی وەزعەکەی کردبوو دەیزانی مەسەرەن ئەو ستافە ئی دەنگ لۆ چێ باشە کەسایەتیەکان کووە مەسەرەن وێنەگر کاک فەرهاد برن کاک هاوکار فەرهاد کە وێنەکەی دەگرت ینی کاک حەسەن کۆنتڕۆلی لەسەر هەر هەمووی هەبوو بۆ پێکە ماوەیەکی زۆرە لە نێو دراما و کاری شانۆی و لە نێو هونەری کوردیدا کارت کردووە بەڕای بەڕێستان دەرهێنەرانی کورد کاتێک درامایەکی مێژووی بەرهەمبێنن توانیویانە ئەو پەیامە وەکو خۆی بگێنە جیلی ئێستا کاتێک سەیری بکات بگەڕێتەوە بۆ مێژووی خۆی دەزانی چیە شەیمان خان کچی من یعنی وەکو مێژوو ئەمە دەتانم برێم ئەو ئادیابین ئادیابین مەسەرەن یەکەم درامایە کە باسی مێژوو دەکا شتیش ببێ کەم و کورتی نابی دیارە ئەو جارە کە ئادیابینمان هینایتە بەرهەم و ئەلحەمدوللا خەرکەکی زۆر ڕایان لێیە زۆریان پێخۆشە لەگەر ئەوەشدا کەم و کورتی و ڕەخنە هەبووە ڕەخنە هەبووە زیاتر لە ڕووی هەندە دیالۆکەیە خەرک بە غەرەت تێدەگا هەندێکی شەیە لە ڕووی مێژوویەوە مەسەلەن پرسیار دەکرێت ئەمە نامەوێت بسمە ناو تەفاسیرەوە چکە ئیشی من نییە ئیشی سیناریۆستە ئیشی دەرهێنەرە جواب داتەوە لەسەر ئەو شتانە بە نسبەتی من تەنها ئەوەندەیە لە ڕووی ئەکتەریەوە لە ڕووی هونەریەوە بەس باوەڕم هەیە ئیشاڵڵا ئەگەر بەشی دووەم و سێەم چکە بڕیارە بکرێ بەشی دووەم و سێەم کاک حەسەن عەلی خان و لەگەر کوردستان تیڤ کە سپۆنسەری ئادیابینە و ئەوان بەخۆیان مەسەرەن هەموو مەسرەف و شتێکی دەکەن حتمەن ئەو جارە گروپەکی شارەزاتر دەینن لە بۆ ئەوەی یارمەتی کاک حەسەن باشە بە چاوان
یارمەتی زۆر خۆشە وڵا خۆشە و زە تامی دەکەین ئێستا زانین ئەوان گروپەکی تایبەت دەینن بە مێژوو بزانن مێژوو چی نقستانە یان ئەو لە بەشی یەکەم مەسەل لۆ نمونە چ ڕەخنەک گیرایە لە دەربارەی مێژوو ئەوانە دەیانەوێت چاپ بکەن یعنی ئەو جارە دەیانەوێت بە شێوازە شتەکەی بکەن یان کاک حەسەن عەلی بیکا و یان گروپی کوردستان تێوی بکە شتێکی زۆر لە ئادیامینی بەشی یەکەم گەورەتر بی ئەگەر چی مەسەلەن بەڕاستی مێژووی کورد و کوردستان قابل بۆ بکارەیە بەتەکید ئەوجا مامۆستا هەر لەسەر ئەو پرسیارانە بەردەوام دەبێن بەر لەوە ینی دەمەوێت شتێک پێ بڵێم سەردانی فەیسبووکی جەنابتم کرد پۆستەکەم دی بە تەنێ دانیشتی لە مەچکۆی چای دەخۆی ئەوجا ئەمن دەڵێم ئەو جارە پێکەوە دەچ لە مەچکۆی چایەکی دەخۆین باشە بانانەکەی بخۆین چایەکەی لەوێ دەخۆین ئەوڵە زۆر تایبەت و خۆشە ئینشاڵڵا ئینشاڵڵا کە دەبی مەسەلەن گەنجێک لەو ڕێی دەتبینی ڕات دەگری ڕسمت لەگە دەگری دەست خۆشیت لێ دەکاتن ئەوە چ دەگەینی لە بۆ مامۆستای ئەوە زۆر خۆشەویستێکی گەورە دەگەینی یعنی ڕەزامەندی وانە لەو ئیشە ئەتوو هونەریەی دەکەی بەلاش نەچووە بەلاش نابوونەکەت بە هەدەر نەڕۆیشتۆ و جێگەی خۆی کردوتەوە ئافرین ئەدی ئەو هایە مەسەلەن ئەجە بەڕاستی با من شتێک بڵێ مامۆستا ئەوەندەی ئەمن دەیبینم لە ڕوانگەی خۆمەوە گەنجی ئێستاش پێی خۆشە سەیری درامایە کوردیەکان بکات دەکرێت بڵێم شتێکی وانە کرابووکەوە گەنج لە بۆ خۆی ڕابکێشیچەن بەڵام ئادیابین ئەو شتەی لابرد ئادیابینە هەرچی هەولێرێ و کوردستان و حتا کوردانی دەرەی کوردستان ینی ئەوروپایی ئەمریکا چکە من ڕۆژانە بە تایبەتی و کاتانێک کە ئادیابین لێ دەدا مانجە ڕەمەزانی پیرۆز کورد هەبوو لە ئەمریکای تەلەفۆنی لۆ من دەکرد دەست خۆشی لێ دەکردن کورد هەبوو لە سوید و لە ئەڵمانیا و لە هۆڵندا لە سەرانسەری دنیاە یعنی بەڕاستی ئادیابین شتێکی زۆر گەورەی کرد بەوەی کرد درامای ئادیابین خەرکەکی زۆر کوردی گەڕاندەوە سەر شاشە تەلەڤیزیۆنەکەی کوردیەکان بە تایبەتی کوردستان تیڤ مێدەوارم خۆ ئێستا باوەڕ بکە هاوکار بن لەگەر خەرچی خۆیان هاوکار بن لەگەر ئەوەی کە جارەکی دیکە بینەر بگەڕێتەوە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان بینەری کوردی بابێن ئەوانە لە باتی ئەو شتە درامایە سەقەتانە بینن ئەو پارەی دەستنیشان بکەن کوردی جوان بەرهەم بێ بدەنەکەری باشمان هەیە بدەنە کەسانی مستحق بدەنە کەسانی بەتوانە چکە هەر لەو گۆڕی نابێت و بینە با بە مۆنتاژ دەکەین و باشە مامۆستا با پرسیارێک لێ بکەم کە باسی ئادیابین و درامامان کرد بێگومان هاوڕێ بیانی تێ بۆ پێی ماوەیەکی زۆر لە سوید ژیاوی درامای ئادیابینیان بینی نیشانتدان ڕەئیان چ بوو لەسەری بەخوای ئەمن بە حکمی ئەوەی زۆر نەمامەوە ئەو جارە لە سوید نارێم ئەمن لە بۆ فەحسەکی دکتۆر و ئەو شتانە چوومەوە ئەوان لە دنیایشی دیکەنە ینی ڕاستە کوردەکانی خۆمان سەر تاپا تەمەشایان کردیا ئەوانی دیکەش مەسەن کابرای ئەوروپیەک یان ژنەی سویدیا بە دەگمەن تەمەشای ئەو شتانە دەکەن ئەوانیش هەر کەسە و دنیای خۆیانە و شتی خۆیان تەمەشا دەکەن باشە مامۆستاگیان ئێستا دەچین سەردانەچی پیرەقەراتێ دەکەین وەچی هەولێریان دەرێ بزانین لەوێ چی یادگاریەکت هەیە چت بەبیر دێت باشە؟ باشە بە چاوان ئەوە کاک سیروانە ئەوە مەکتەبەی هاوڕێتە؟ هەردی کوورەوە هەر برامە کاک سیروان مەرحەبا کوی برام سەلام عەلیکم ماتێکم دێنێت خواگەرە زێدیە کوی باش چاوەکەم زۆر باشی باش کاک سیروان ئەحواڵە زۆر مەمنون بەخێر بێن بەخوای ئەوە لە نەوەتەکانەوە
گوێگری ئەوەی نا بەتەکید مامۆستایەکی گەورەیە بەڕاستی ئەو کاتە ئەو دادەن لە بەرنامەکانە ینی نەبوو تاکی نەبوو بەڕاستی ئەمە هەموو بازار بپرسە هەموو گوێگری هەموو بەرنامەی کێ بوو خۆشترین بەرنامە بلاوێ بەڕاست ینی دەنگدانەوەکی گەورەی بووە من لەو دەقەوە مامۆستاشکەوە بۆ مای 32 ساڵە وەکو مامۆستای خۆم کەسی مامی خۆم دەینا خۆش بێ هەرچەندە بڵێ ینی من ئیسە لە دوورشەوە هات بێەوەی بزانمە و برادەرەوە تێوە کێوتمەوە مامۆستاشکڵ تۆ ناینات ئاخەوەتی من تەمەنم گچکەترە تەمەنانی لەوانەیە گچکە بن نەیناس بەڕاستی مامۆستا شکرولا شێخانی جێگەی شانازیمانە هەرچەندە دابڕابوو ماوەیەک خۆی زۆر بە باشی کاتێ تو بزرەبی کە گەڕایە دەبێت بە شێوازێکی وەک مامۆستا بگەڕێ نەک بە شێوازێک بگەڕێەوە کار وەکوە نەگەڕابیتەوە وا بکات کارەکانی پێشووتریشت بێتە خوارێ لە ئاستیا بەڵێ ئەو شتی جوانی کرۆ بێت جوانتریش بکاتەوە من دەستخۆشی لێ دەکەم تەمەند درێژی بۆ دەخوازم هیوادارم سەرکەوتو بێت لەگە ئادیابین کوبی کاکسی زۆر بەڕاستی یەکێک بوو لەو فیلمە زۆر هەرچەندە ڕخنەیەکی زۆرە بوو بەڵام بە هەموو شتەکانەوە جوان بوو بەڵام درامایەکی جوان بوو لە کاتێکی وەکو ئێستا تاکید لەم سەردەمەکە هەموو شتەکان خەریکە لە ناوەچن بەڕاستی کەلتور مێژوو ناسنامەی کورد لە ناوەچێ ینی ئەوان شتێکیان کرد بەڕاستی ئێمە نەوەکانمانە بێ شانازی بێمەکە باشە بەپێ ئەوەی دەمێکە مامۆستا دەناسی باشە هیچ یادگاریەک هەیە لەگەڵ مامۆستای وڵی یادگاری زۆر خۆشێ لەگەڵ بەڵام نێشتی بۆی گەرمەوە بەهۆی بەرنمەکەی مامۆستاوە ئەم سێ ڕادیۆ قیسارم لێ دزرا وەختی ئەوە زۆر زیادە گەرمەوە زۆر شانازیە لەبەرەوەی بۆ ئەمە گوێمان لە بەرنمەکە گرت ئەچونە جیانێکیکەوە بڕاتە بی ئاگامان لە ڕادیۆکە نەدەمان زەنجارێکتان لێ ڕادەگەن زەنجارێک لێمان بدراەوە یەکێک لەو شتە جوانە یادگارێک خۆشە بەڕاستی من خۆم هەموو جا لەگەڵ کاگوسامە کە بەڕێز لەگەر پێکەوە بەرنمەکە هەموو جا باز دەکەم ینی ئەوانە کۆمەڵێشتی یادگاری خۆشن و یەکێ لەو شتانە کە ئێمە لە ناو بازار ڕۆیشتی گوێمان لێگر حتا بەرنامەکەی تەواو دەبوو ئەگەر لە شوێنی خۆمان نەبووین لە دوکانێکی کیا بووین ئەوە هەموو یادگاری زۆرە بەڵام لەم کاتە ئیسا ئەوم نەبیە من هەر ئەوەندە دەڵێ مامۆستا کە دێ بێرە داڕەتە بێ من دەچمە یادگارەکانی ساڵی نەوەتەکە سەردەمە لەگەڵ سەردەمە جیاوازێکی زۆریە زۆر سپاس دەکەین دەست خۆش تەمە درێژ بن چاوەکەم سیروانجان کاتە چ خۆش زارێک کاکسیروان کوڕی باشە پیاوی باشە چەند خۆشە مامۆستا کارێک بکەی کارەکانت ئەوەندە بچێتە نێو دڵی خەڵکە ئەوەندە بە دڵ کار بکەی ڕاست دۆست و برادر بەو شێوەیە وەسف وەڵا ئەو هەیە بەخوای ینی زۆرم پێخۆشە ئەوجا مامۆستا ئەو هاتینە سەر پیرە قەراتێ لە درامای ئادیابینی نزیکەی سێمان گوابزانم هاتوچووی ئێرەتان کرد زیاتری بیگومان یادگاری زۆر جوانتان تۆمار کردووە گەلک بزانم چم لە بۆ باز دەکەیت وەڵا چ لۆ باسکەم خاتونی بەڕێز کچیمە ئەمەن لێرانە بە حکمی ئەوەی کە لەگە ئادیابین بووین ئەو گروپە جوانە ئەو ستافەت جوانە ئەو ئەکتەرە بەڕێز و خۆشەویستانە بەتەئەکید ئەوە قسەکەی منت تەواو کرد ئەو ئەکتەرە جوانانە چ لە جیلی کەون چ لە جیلی نوێ لێرە من دیمەنەشی ئەنتیکەم بەبیر هاتەوە ئەلێرە لەکن ئەو تڕمبێلانە یەک لەو دیمەنانە بوو کە زۆر کاریگەر بوو لەسەر لە ناو دراماکەی کاپتن های دێتن لەولایە باشە قورشیداغە و ئەوانە دێن من ڕایان دەگرم بەو حسێبەی کەوە لێک نەدەن دیدی ئادیابینە شتی خۆش درامایەکی چاک باشە مامۆستا لە نێو درامایەکە لە کام ئەکتەر زۆر نزیک بووی ئەمن وەڵاهی خۆی ئەمە لە هەموو ئەکتەرەکان نێزیک بوو حتا ئەو ڕۆژانەی کە دەوریشم نەبوو دەهاتم بەردەوام دەهاتم ئەمن ئەو ڕۆژانەی مەسەن ڕۆژانە ئەمە شتێکمان هەبوو یاریدەدەری دەرهێنەری یەکەم باو هابرێم کاک ئیبراهیم ڕەمەزان خوابی پارێزی هونەرمەندە بەڕاستی ئەو پلانی دادەڕێشت کە ئەو ڕۆکە مەسە لەگە کاک حەسەن عەلی خان مەسەلەن دیمەنی یەک لە حەڵقەی 20 دیمەنی دوو لە حەڵقەی 18 مەسەن ئەوها دایدەڕێشت چەند ئەکتەری پێویستە فران ئەکتەر مەسەلۆن منەئی من دەینووسی
مامۆستا شکوڕڵا شێخانی ممتاز پاشا فران سعات ئەوەندا تڕمبێل دێتە دووتان دێنە ئێرانە لێرانە گروپی جلوبەرگ هەبوون کاک هەواڵ قەرەچۆغی ئەوانە جلوبەرگەکان جلوبەرگ دەیانزانی مەسەن ئەو لۆکیشنە چ جلوبەرگەشی دەوێت ئەو دراما ئەو دیمەنە لەو درامایی کامە جلوبەرگا چکە ئەوەندە بە زیرەکانە و بە هۆشیاری ئیشەکەیان دەکرد ڕسمیان دەگرتین دایمەن مەسەل لۆ نمونە ئێستا یەک لە دیمەنەکان ئەوەم لە بەدەکرد چم لەسەری بوو سمێرم کوو بوو پرچم کوو بوو ڕسمیان دەگرتین کە ڕسمیان دەگرتین ئیدی مەسەرەن ئەگەر مانگەچی دیکەی پێ بچوو باوە تەواوکەری وەی چکە ئیشی درامی ئەو هەیە تەواوکەری وەی دەهاتن تەمەشا کاکە بزانین سجلکەچی لەبەر بوو ڕێکوارەکەی کوو بوو ینی لەو بابەتانە ئەو وردەکاریانە زۆر جێگای دەستخۆشی بەعام هەمووی کورد بوو وایە زۆر جێگای دەستخۆشیە ئەخستافی ما دەزانین چییە بە بڕوای من یان بە قەنەعەتی من ئەتوو کە درامایەکی کوردی دەکەی درامایەکی خۆماڵی دەکەی ئەکترت هەمووی کووردە لۆ نمونە دەرهێنرت کووردە مۆسیق دانرت و کامیرەمان و ستافەوانە هەمووی کورد بن زیاتر لە ئیشەکەت دەگەن ینی ئەتوو مەسەن لۆ نمونە دەوروبەری بینە کاکە مەسەن کامیرەمانەکی تورک بینە کامیرەمانەکی فارس بینە کامیرەمانەکی عەرەب بینە لۆ نمونە ئاخر تێناگە وەکو ئەوەی کە کوردەکە لە تو دەگا لەوانەیە مەسەن زۆر زار هەبوو مەسەن کاک هاوکار وشە هەبوو یان حرەکەک هەبوو لە ناو درامایەکەی بەبێ ئەوەی کەسیش هەستی پێ بکە ئەو ڕای دەگرت کاکە دەگو ڕاوەستێ ئەو شتەیە کاکە چییە تەمەشە دەگو ئەو شتەیە بەس بە بڕوای من یعنی ئەگەر دەرهێنەرێک یان کامیرەمانەکی غەیری کورد لەوانە بوو جێی نەدا بە کوریڵە با بڕوە عەقدەکەی ئەمە دووسێ مانگە و تێناگە لە کللتورت ناگە لە زمانت ناگە وەکو مەسەلەن کوردێک بە پەرۆش نەبێ کە درامایەکی لەو شێوەیە ئەو جە هەروایە من وا چ پێم گوتی ینی ئەو مەسەلە عەقدەکەی و دەڕۆ پارەکەی وەرەگری و دەڕواتن وەک سەتی سەت ناداتێ یعنی ئێستا کە ئەمن ناتانم باسی بازە شتەیە بکەم بەس یەک شتی گچکە باز دەکەم مەسەن کاک حەسەن عەلیخان دەرهێنەر بوو مەسەن زۆر زاویەی جوانی دەگرت لە عینی کار لەگەر کاک هاوکاری پێکەوە تەواوکەری یەک بوون کاکە ئەو دیمەنەر چ دەری بە ئەو زاویەی لێرە بگرین ئەوەی بگرین بەس کابرای فارس کابرای عەرەب و تورک ئامادەنی ئەو شتەی بکە ئامان ینی ئەکتەری کوردیش من دیسانەکە ئەویش ینی قەت وەچی وەی نییە مەسەن ئێستا پرسیارەکەتم بە تەواوی هاتەوە بیری ئەکتەرەکان لە چ ئەکتەرەشیە من زۆر نێزیکتر بووم ئەمن لەگەر هەر هەمویان نێزیک بووم لەبەر ئەوانەی لەبەر ئەو مەسەرن ئەو ئەکتەرانە کە دەوریان دەدیت بەردەوام تەواو دەبوونە من دەستخۆشیم لێ دەکردن دەستان خۆشبی ئیشەکی زۆر باشە دەورەکان ینی هەندە زارە ئەکتەر هەبوو بڕوای بخۆنەوە دەگۆ ناوەڵی مامۆستاوا بزانم نادەم گۆ زۆر تەواوی تەمەشای خۆش بکەوە باشە مامۆستا با پرسیارێکی دیکە زیاتر ئەمن لەگە خێزانی خۆم خێزانی ممتاز پاشایی لەگەر کاک برین جوامێر و سەلمانی هونەرمەند سامی شاکر و کاکە هەندرێن هونەرمەند لەوانە ئەمن نێزیک بووم لەگە کاک مەولانی کاک برین عەزیز تووتنچی نێزیک بووم مەسەن لەگە خەرمانی کە خێزانمە نێزیک بووین مەسەن زۆر شت هەبوو لەگەر خەرمانی مەسەل لۆ نمونە چەند دیمانمان هەبوو لەسەر مەسەلەی تەسمیرکردنەوە یان ساڵحی ئەو کوڕەمان ساڵح کوو بدەینەوە ئەو ژنەی کە هاتیە لەو گۆڕێ ینی ئەمە زۆر دیالۆگمان لەگەریەکە بوو زۆر شتی خۆشمانێ نێزیک بوو نێزی ینی ئەمن هەز دەکەم لەگە خەرمانی ئەمن ڕێزی تایبەتیم لە بۆ خەرمانخانی هەیە ینی هەز دەکەم لەگەڵ ئەو زیاتر نێزیک زۆر نێزیک بن ئەوەی دەورەکەشتان هەر بەخۆی مەسەلەکە دەورەکەیە دەنەخۆ ئێستا کە مەسەل لۆن ئەم وا لە هەولێری خۆشەویستم خەرمان وا لە ئەڵمانیایە وەنیە لەو دقەی لە ئەڵمانیا بەس بە حکمی ئیشەکەی و بە حکمی دراما ئاخر سەرکەوتنی هەموو درامایەک سەرکەوتنی هەموو فلیمەک لەوەیدایە ئەتول لەگەر ئەو ئەکتەرێ بەرامبەرتە یەکەم بزانی چێە ئەو ئەکتەرە ئایا
مستەوایەکەی چییە، ئایا لە ڕووی نواندنی باشە، حتا لە ڕووی ئەخلاقیشی ئەتوو دەبی بزانی ئەو کەسایەتیە چ زۆرە ئەخلاقەچی هەیە. یعنی ئەتوو ئەگەر لەگە عائیلەکی ئەو هات تەواو مەسە ئێستاکە من لەگەر خەرمان و لەگە تەلار و لەگە دلڤینی لەگەر فەرهادی برێن ڕزگار کۆی کوڕەکەم کە مەسەرەن یەک عائیلە بوون پاشانی دوایە بووکە جوانەکەمان هات ڕووبارخان، یعنی ئەمە یەک عائیلە بوون زۆر لێک نێزیک بووین. درامای ئادیابی پێت خۆش بۆ کام ئەکتەر هەبایە لەنێو ئەو درامایە کە لە ژیاندا نەماوە؟ نازانم وڵا چێ نازانم، ینی خۆ مردن وەچی گوتنی لە هەولێرێ قسە دەرێن دەرێن مردنە قەردارین مردن برا گەورەیە. وەڵا خۆم تەمەنام دەکرد مەسەرەن ئەو هەموو ئەکتەرانەی کە کۆچیان کردیە مەسەرەن جەوهەر فیتەرە هەزار ڕەحمەتی لێبی، مەسەلەن تا ئاغەجانە، کاک نەوزادە، کاک سەلامە، کاک غازیە، نازانم ینی لەوانەیە ئەکتەری دیکەش لە بیرم نەبیتن، تەمەنام دەکرد ئەوانەش تێدا بن، چونکە بەڕاستی ئەمن ینی لێرە ئەو پرسیارە شتەکەم دەینتەوە بیری. یەکەم دەستخۆشیێکی زۆر زۆر گەورە لە کوردستان تیڤی دەکەم کە ئادیابینی هیناوە مەیدانێ و دەستخۆشیێکی زۆر زۆر گەورە لە کاک حەسەن عەلیش دەکەم کە ئەمەی کۆ کردەوە وەکو ئادیابین. مەسەن بە حکمی ئەوەی ئەمن لە پاشکەوەکانی قەرەچوو 30 ساڵی تەوا بڕ دابڕابووم. بەس چییە؟ خەونم دەدیت ینی زۆر تامەزرۆ بووم بەوەی ئەمن بتانم جارەی دیکە بێمەوە ناو دنیای هوەری هوەر بەکارێکی باشتر بەکارێکی باشتر، یعنی من کاری چی پێ دەرێن کەوەکانی قەرەچوو دیارە هەتا ئێستا کەش خەرک تام و چێژە خۆی هەیە و تامی لێ دەبینی. بەس ئادیابین یعنی هەز دەکەم زۆر لە کەوەکان بەرزترە، یعنی بە تایبەت لە بۆ خۆشم کەسایەتی خۆم ڕاستە ئەمن لەوێ مەسەرەن دەوری قادراغەم هەبوو کەسایەتێکی یەکەمی کەسایەتی درامایەکەی بوو، ئەگەرچی درامایەکە بە حکمی زۆر شتی تەواو نەکرا دەنا ئەویش وەکی ئادیابینی بەشی دووەم و بەشی سێم و ئەنەشی دەبوو چەند حەڵقەش بوو. بەس ئادیابین کە هاتە گۆڕێ ئەمن هەز بە خۆشێکی زۆر گەورە دەکەم لەبەرەوەی هەز دەکەم ئێستا خەرک زۆر ڕایەن لە ئادیابینیشە بە تایبەتی لە کەسایەتی ممتاز باشە مامۆستا بمبورە بەڵام کەمێک دەتگەڕێنەوە بۆ ڕابردوو دەچینەوە بۆ درامای کەوەکانی قەرەچۆخ کە لە دەرهێنانی مامۆستای گەورە پێشەوای شانۆی کوردی مامۆستای خوالی خۆش بوو تەڵعەت سامان. تاکید خوافی کە یا ڕەبی خوالی خۆش بێ. دەمێ بزانم مامۆستا بەڕێستان چۆن پێناسەی مامۆستای گەورە تەڵعەت سامان دەکەی لە ڕوانگەی خۆتەوە لە ژیانی خۆت؟ مامۆستا بەڕاستی لەگەم مردن هیچ ناکرێ بەداخەوە دەنا مردن ڕاستیەکی تاڵە جێی پەنجەی مامۆستای ئێستاش دیارە 100 ساری دی و 1000 ساری کەشبی جێی پەنجەی مامۆستا تەڵعەت سامانی دیارە. مامۆستا ئەمن لە ڕۆژگارێک ئیشم لەگەر کردیە لە 76 تازە شۆڕشی کورد نسکۆی بەسە هاتبوو لە 75 ئەمن لە منفای بووم لە جنوب لە ناسریای بووم کە لەگە مامۆستای خۆشەویست مامۆستا تەڵعەت لە 72 ئەمە یەکتریمان ناسی لە کۆمەڵی هونەر و وێژەی کوردی بوو
پەروەردەی بابەکی زۆر پاک بوو مەفۆز مامە یعنی جیلی مە و جیلی با و باپیریمە کەس نەبوو نەیناسی کابرایەکی زۆر کورتپەروەەر بوو باوەڕ بکە ئەمن دیارە دۆستایەتی هەبوو لەگە مارێ خەزوریشم ئەمن خەزورەکەم خوا عەفوی بکە مام حوسێنیان پێدەگۆ مام حوسێن لەگەر بابی مامۆستا تەڵعات سامانی لە جنوب پۆلیس بووینە ئەو کاتی ئەمن ئێستا خێزانم دەجێڕیتەوە دەرێ زۆر جاران هەبووە یانی دەکاتن سارانی کۆتایی شێستەکان لە بۆ بیدایەتی هەفتایەکان دەرێ زۆر جاران کۆبوونەوەیان دەکرد بە زەمە نەمان دەزانی یعنی بابی مامۆستا تەڵعات سامانی لەگەر خەزوری من و لەگەر ئەو پۆلیسە کوردانەی کە لە جنوب بووینە کۆبوونەوەیان دەکرد کۆبوونەوەی حیزبیان دەگرێت مەش تێنە دەگەیشتن چیە مەسەلە یعنی مەبەستی من چییە مەبەستی من ئەوەیە مامۆستا پەروەردەی دەستی بابەچیا کە جێپەنجەی دیار ئێستا هەموو هەولێر دەیناسیتن مامۆستا تەڵعات سامانیش کابرایەک بوو دەست و پەنجەی ڕەنجین بوو دەیزانی چ دەنووسی باوەڕ بکە یەک لە دەقە شانۆیەکانی غەیری مەسەلەی کوردایەتی نەبی هیچی دیکەی تێدا ئەجا مامۆستا دەمەوێت ئەو پرسیارە بکەم ئەو ستێجی شانۆیە با بچینەوە ئەو ستێجی شانۆیە چ شتێک بەبیر مامۆستای خۆشەویستمان دەهێنێتەوە هیچ مەشهەدێک هەیە بەبیرت بێتەوە ئێستا بچین وەرە با بچینە سەرەوە ئەیت بەشکم مەشهەدێکیش بکەین بەو خوایە کەمە نازانم ئەمن شانۆ نازانم لە بیرم یعنی مەبەستم خۆ من کوڕی شانۆیمە ئەمن لە شانۆوە گەیشتیمە ئەوەی بگەمە برین ببمە درامای لە درامای دراما بەس هەستێکی زۆر خۆش بووە کاتێک لێرە دانیش لێرە وەستاون و نمایشتان کردو و کۆمەڵێک بینەرتان لەبەردەم بووە بەتەئکید ئەمە گومان نییە تەمەنم لەسەر ئەو شانۆی قەت ئیشی کاری شانۆیم نەکردیە بەس وەکو شانۆ وەکو سمبلی شانۆ هۆڵی گەلمان هەبوو بەداخەوە ئێستاکە وێران بووە و مێدەوارم چاچیکەنەوە لەوێ زۆر شانۆگەریمان کردیا مەسەنە شانۆگەری وەشک و خەملی پەمۆمان کردیا باشە مامۆستا هیچ مەشهەدێک هەیە لە بیرت مابێ و ینی قەلە بیری نەکەی زۆر لەلات تایبەت بی بەخوای ئەخە گەلە نەمێشەوە ئەرێ وەڵڵا ڕاستە یعنی تۆ حسێب کە لە کۆتایی هەفتایەکان نازانم ینی نازانم برێم چی لە بیرم نەمایە بەڕاستی شانۆیەکان پاشانیش ئیشی ئادیابین هاتە گۆڕێ ئێستا زۆرینەی شتەکانم هەمووی لە مێشت هەمووی ئادیابینە هەمووی ئادیابینە ئێستا باشە با من پرسیارێکی دیکە لێکم ناوی سێ کەسایەتیت دەدەمێ دەبی یەکیانم لە هەڵبژێری لۆ چ یانێ ئەستم بە ئەم ناوەکانیان بڵێ دەبرێ بزانم دە باشە یەکەمیان مامۆستا حەسەن عەلی مامۆستا حەسەن عەلی بەڕاستی ئەوە ئەجە بە ئەمن ناوەکان بڵێ دووەمیان ئوسامە جەمیل مامۆستا ئوسامە جەمیل کە دەزانین هاوڕێیەکی نزیکی بەڕێستانە هەبرامە سێمیشیان مامۆستای خۆشەویست مامۆستای خواڵێ خۆش بوو تەڵعات سامان تەڵعات سامان نەما بەڵێ بیر و هۆش و نووسین و شانۆیەکانی مایە ڕاستە جێپەنجەی دیارە لە ناو دریمە و لە ناو دری کۆمەرەك ئەو ئەکتەرانەی کە لە هەولێرێ ئەمەی پێگەیاندیە ئەوە مامۆستا تەڵعات سامان لە لایەکی باش ئێستا ئەگەر بینی ئوسامە جەمیل و بینی حەسەن عەلی خانی بکەی نافەرقەشی زۆری هەیە حەسەن عەلی تێڕوانینەچی کامیان هەڵدەبژێری حەسەن عەلی حەسەن عەلی خان لەبەر ئەوەی تێڕوانینەکی زۆری هەیە شارەزاییەکی زۆری هەیە لە مەسەلەی هونەر لە مەسەلەی کامێرا لە مەسەلەی تاریخ ینی زۆر شت ینی ئاخر شت فەرمۆ ئادیابینە ئێستا کە گەورەترین شتی بەدەستی وەیە مەسەلەی چێخوا سێوێ ینی درامایەکە گەورەترین دراما دەبیتن لە سەرانسەری هەموو کوردستانی گەورە ینی ئەوەشی لە بەدەستە ئەگەر ببیتن ئیشاڵڵا ئەمەشی وادارین ئەو زەلەکنە من کاکسامامە براینە هەتا ئێستا کە ئەو برایەتیمان هەر مامۆستا ئوسامە جەمیل لە جی برای خۆت داتنایە لۆی ئەوت هەر نەبژار گوتت ئەو گلەی ناکە
لا باوەڕ بکە ئەمێن با قسەشکت پێ بێ ئەمێن کو کاک حەسەن عەلی خان مەسلەی برادراتی هەر نابژێری دەرێ کاکە ئەو دەورە لۆ ئەو دەورەی خوانە خواستا ئێستا لەوانەیە خەرکەچیش جێی لێ بیبرێ حەسەن عەلی هەر دەبژێری لۆی کاکە ئەمن ئەو بەشەی کە لەسەر من بوو بەشی یەکەمی ئادیابین سوپاس لە بۆ خوای گەورە دیسانەکە ئەمن مەهامەی خۆم بەجێگەیاندیە ئەگەر لە بەشی دووەم و سێەم و چارەمیش دانەبم لۆ من زۆر ئاساییە بەس لە هەموو ڕووەکەوە بەڵام ئەو دەستکەوتێکی گەورەیە لە بەشی یەکەم دەوری ممتاز پاشا دەوری پاشا جێڕاوە ئەو دەستکەوتێکی گەورەیە بەتاکید ئەو جەما مستاگیان لەگەڵ قسەکردن خافراین لە بیرمان تو چایەکەی بخۆین لە مەچکۆی دەبا ئێستا بچین لەوێ دەرچایەکی بخۆین و بزانین لەوێ کۆمەڵێک گفتوگۆی دیکە دەکەین فەرموو بڕۆ کچی من سوپاس دەکەم سلام علیکم کوی مامۆستای خۆشەویست ئادیابین باشی مامۆستاگیان وازانم هاوڕێی مامۆستا هاوڕێش خۆشەویستم بەڕاستی یا ڕەبی خوا لێتان نەکا پێم بڵێ یادگاریتان چ هەیە پێکەوە وەڵا یادگاریمان لە ساڵی نۆتەکان کاری هونەرمان دەکرد لە کۆمەڵانی وەرزەی کوردی مامۆستای بەرنامەیە لە یەکگوتووی ئازاچم قابلی شێگەرم کرد وەڵا ڕاست دەکەی چەند خۆشە دوو هاوڕێی کۆن یەکتری ببینەوە مامۆستا زۆر خۆشەویستە بەڕاستی زۆر سوپاس زۆر یعنی ئیسانشی شتی پێ بەڕاستی هونەرمەندە بەدڵنیاییەوە دەبێ ئەومان شانازی بەس لێرە قەدری ئەو شتانە نییە بەداخەوە نەوەگۆ بە ڕێزە زۆر سوپاس شوێنی بەرز دەستا زۆر ڕێبی پاشایەشی باش بوو بینە بووی زۆر مەمنون دەستینە زۆر کاکە مامۆستا کۆمەڵی دوێنەی زۆر جوانیان لە چایخانەی مەچکۆ داوە کە بەڕاستی ڕەسەنایەتی هونەری کوردی دەپارێزێ و نیشان خەڵکی بیانی دەدا کاتێک سەردانی ئەو چایخانە دەکەن و لەوانەش مەسەلەن کە ئەوانی کارت لەگەڵ کوردن مامۆستا جەلال بەیار و هەروەها مامۆستا ئەنوەر شێخانی کە کارت لەگەڵ کردو و لە هەمووشیان خوا لێیان خۆش بێ ئیشاڵڵا جێگا و مەکانیان بەهەش بێ وێنەیەکی کۆنی تۆشم بینی لەگەڵ مامۆستا ئوسامە جەمیل لە کاتی پرۆگرام ڕاست دەکە هەر لە چێنەریانە لە سەرێ چ هەستێکت هەیە مامۆستا ئێستا سەیری ئەو وێنانە دەکەیت وەڵا جارەیە من زۆر درم بەوەی خۆشە ئافرین لە بۆ بەدپرسانی چاخانەی مەچکۆی ئەوانەی کە بەڕاستی ئەوە یادگاریەکی زۆر گەورەیە ئەوە کللتورە یعنی ئەوە تەمەشا بکە ئەتۆ قسێبی ئێستا مەکە 50 ساریدی 100 ساریدی 200 ساریدی کەس ئەو وێنانە زۆری هەیە لە ژیان مایە زۆری شەیە 50 ساری دیکە ئەیدی تەواو جیرەکی دیکە لە گۆڕەیە ینی خەرکەک دێت تەمەشا دەکات زۆری کەوی پێدێ دەزانی ئەو شارە هونەرمەندی هەبووە هونەرمەندی هەبووە کەسایەتی گەورەی هەبووە ئەو دە چاخانەی مەچکۆ و یەک دوو چاخانە دیکە ئیمام خەلیلیە و عەبۆیە و ئەوانەیە ئەوانیش ئەو شتانە خڕەکەنەوە شتێکی زۆر گەورەیە مەسەن لۆ نمونە لەوانە باسی هونەرمەندان ئەنوەر شێخانی کرد هەزار ڕەحمەتی لێبی گەردەنی خۆش و ئازادی ئەمە لە هەبوونەبووی پێکەوە بووین لە هەبوونەبووی پێکەوە دەورمان هەبوو لەگەر هونەرمەند جەلال بەیاریش لە زۆر ئیشی دیکە پێکەوە لە شانە ئیشی شانۆیی پێکەوە کردیتمان بەڕاستی دوو کەسایەتی ئەستێرەی گەورەی هەولێرە بوونە ئەوانە بەڕاستی دوو ئەکتەری هونەرمەندی گەورەی هەولێر و کوردستان بووینە ینی دوو کەسایەتی بوونە یان ئێستا وان تەماشای کاک ئەنوەر و کاک جەلالی دەکەم ینی نازانم بڵێم هەست و سۆزەکی تایبەتم ویان کە هەردووچیان مرۆڤی زۆر چاک بوون زۆر سادە و ساویلکە بوون هونەرەکەی خۆیان خۆشەویست زۆر ئەکتەراتیان خۆشەویست ینی هەردووچیان ئەوەندە سوحبەتچی بوون ئەوەندە قسە خۆش بوون باوەڕ بکە ئەگەر لە مەجلیسی کاک
جەلال بەیاری دابنیژبای دەبە بەسجی خۆت بگری لە پێکەنینە ئەوەندە قسەکانی خۆش بوو خوا عەفویان بکە بەڕاستی ئەوانە هەموو کە لە هونەرمەندی گەورەن بەدڵنیاییەوە کار ئەمە بەشێکی کەممان نیشاندا دواتر بە هاوڕێیانم نیشانی بدەن کە بەڕاستی هەر لایەکی ئەو چایەخانەیە کۆمەڵی دوێنەی کەسایەتی دیار کەسایەتی شایستە تێدا و لە هەمووشیان نوێتر کە ئێستا تێدا هەڵواستراوە مامۆستای خۆڵان مامۆستا ممتاز پاشا شکر ڕاشێخانی باشەکەی بخۆتە چ دەرێەوە گرفتەک نییە ئاوتیان لەوێ هەڵواستراوە بەڕاستی جێگەی شانازیمانیم دەستخۆشی لێ دەکەم مامۆستا زۆر مەمنون ئەمنی زۆر سوپاسان دەکەم ئەمنی بەڕاستی شایانی ینی شانازی پێوە دەکەم بەڕاستی ئەو ڕسمەوە ڕسمەکانی دیکە لێرەیە با پرسیارێکی لێ بکەم بەرێ بەڕێستان لە دوای ئەو هەموو کارکردن و خزمەتکردنە بە هونەری کوردی بە نیشتیمان ئێستا کەسانێک هەن پەیدا بوون کە خزمەتێکی واشیان نەکردووە بەڵام زوو بەناوبانگ بوون وەڵی نازانم خۆڕە پێشکردن لە کوردەواری ئەو شتە ئەمن تەبیعاتەکەم هەیە بەڕاستی خۆڕە پێشکەر نیمە یعنی مەسەلەن ڕێز و حرمەتم لە بۆ هەموو بەرپرسان بە تایبەتی بەرپرسانی ئیداری و حکومی و حیزبی ینی کابرایەکی حزبی بێتێرم بەقەت هەموو دنیای ڕێزی لێ دەگرم بەس قەت ئامادە نیمە مەسەلەن من خۆڕە پێشکەم بچم خۆمی پێ بنازەم من فرانم من فیسکەمە وە ناکەمە من ینی ڕاستە ئەو مەکانەوی ئێستاکە پلەی حیزبایەتی و پلەی حکومی و بەرپرسیارەتی گەورەیە بەس ئەمن وەکو هونەر نارێم هونەرمەنە خۆم بە گەورەتر دەزانم لەو شتەی چکە ئەمن جەماوەر زیاتر خۆشەویستەکەی لۆ منە لە بۆ هونەرەکەیە لۆ هونەرمەندەکەیە مەبەستم بەڕێستان نەبوو بەرێ هەموو بە شێوەیەکی گشتی ئێستا ئاوا کەسێک کارێک دەکات خزمەتەکەی بۆ شێوەیەکی ئاوهاژ نییە دەنگدانەوەیەکی زۆری دەبێ هۆکارەکەی بۆ ناگەڕێنەوە مەسەلەن لە ڕابردوودا گەیەنەرێکی وەهانە بووە کە خەڵک زیاتر ئەو کارانە ببینێ ئەتو مەبەستر شانۆکانی قەدیمە کارەکانی قەدیمە پێشتر بەعام تەمان ئەو شتە نەبوو مەسەن ئێستا ئەوەی کە سۆسیال میدیا هەیە وەرە ئێستا کە فەرموارێک نییە بۆ ئەوەی کە زووتر هۆکارە با هۆکارە مەسەل لۆ نمونە ئێستا ئەو سەتەلایتەی کە دروست بووە لە کوردستان و لە هەموو دنیاە یەک لەوانە مەسەنە شاری هەولێری خۆشەویست کە بەکاری دەینی ئەو سەتەلایتە کابرایەک یان ژنە یان خوشکە یان کسێکی بەڕێزمان دەبینی لەو سەری دنیاە کە ئەمریکا ئادیابین دەبینی لەوێ تەلەفۆن دەکا ئەمە کاتی خۆی ئەو شتە نەبووە یعنی مەمچینە بەدەیان شان و گەریمان کردوی لەو دیوی سنوور کەس نەیدیتە مەسەن لە هەولێر لە سلێمانی نەیدیتە لە کەرکووک و دهۆک نەیاندیتە بەس ئێستا دنیا گۆڕا وەک کوردەواری یان قسەی عام هەیە دەرێ دنیا گچکە بوویتەوە ئێستا تو ئەو دقەی تەلەفۆنی خۆت بکەوە بڕۆ ناو فەیسبوک بڕۆ ناو ئینستاگرام و ئەوانە دەزانین لە ئەمریکا ئەوروپا چ قەومایە یعنی ئەگە حەزت لێوی دەزانین لە ناو مارێت چیوە چیان لێدایە وەنی خەرک زۆر هێشتوی لێ دەن ڕاز لێ دەدا لە پرۆگرام باشە مامۆستاگیان چیت هەیە بۆ جیلی ئێستا و داهاتوو تاوەکو چیرۆکی ژیانیان وەکو ئێوەمانان سەرکەوتوو بێ سەرکەوتوو بی یعنی لەسەر ڕووەکەوە نازانم بۆ نمونە چیرۆکی ژیانی تۆ ئەگەر باسی بکەین بێگومان کەسێک سەرکەوتووی لە کارەکەتدا لە هونەرەکەتدا ڕاستە ئامۆژگاری چییە بۆ گەنجێ ئامۆژگاری من ئەوەیە هەر کارەشی دەیکەی بە خۆشەویستێکی زۆر گەورەوە لۆی بڕۆ ئەگەر مەبەستە مەسەل لۆ نمونە جەنابەت ئەو گروپەی کە لێرە دانیشتینە ڕسممان دەگرن و کاچی دەرهێنەر تەوجیه دەدا بەونەوەی ئەگەر ئیشەکەی خۆی خۆشنەوێ سەرکەوتو ناوی ئەتوو وەکو پەیامنێرەگەر ئیشەکەی خۆت خۆشنەوێ قەت ئامادەنی لە ناو بازاڕی سەد مساو هەیە تەمەشا دەکاوە نیە ئیشەکەی خۆت زۆر خۆش دەوێت ئەمنی شەرەوە ئیشەکەی خۆم خۆش دەوێت ینی گەنجانی ڕاگەیان کار گەنجانی ئەوەی کەوا مەسەلەن لە هونەر لە هەموو بوارەکانی هونەر ئیش دەکەن یەکەم شت خۆشەویستیەکە لە بۆ ئیشەکەی باوەڕ بکە ئەمن ئەگەر ئادیابینم لە خۆم خۆشتر نەویست باە ئادیابینم لە مندارەکانی خۆم خۆشەویستتر نەبایە نەمدەتانی ئەو نسبەیە کە من نامەوێ هیچ ناوەچی لێبینم کە ئەتوو جەنابەت و خەرچی دیکە نایە لە سزادەی مەسەڕسم لە مگری دەستخۆشیم لێ بکە بێت دەستت خۆشبی
ئەتوو ممتاز پاشایەکی باشتینە و دەورەکی باشتینە یعنی مەسەلەکە چییە؟ ئەتوو نابی لە بۆ شوهرە ئیش بکەیت نابی لۆ پارە و سەروەت و سامان ئیش بکە ڕاستە مەسەرەن پارە لە بۆ هۆکارە لە بۆ ژیانی پێبڕێەوە دەبی پارە دەبی پێبژی دەبی خانی تەبی تێدا بەحەوێ و پێ ستربی وەچی لای خۆمان ئەگە شتانت نەبی ئیدی ئەوە نییە بەس ئەتوو بە دەرەجە یەکەم بە پلەی یەکەم دێتن ئەتوو خۆشەویستی دەبوو ئەو ئیشەی ئەمن دەمێ بێک پرسیار کۆتایی بە پرۆگرامەکە بهێنم مامۆستا شکرولڵا شێخانی دوای ماوەیەکی زۆر دابڕان لە کوردستان و ژیانکردن لە دەرەوەی وڵات ئیتر بەنیازی بدەڕێ و نیشتیمان بە یەک جاری زۆر کەس لە دوای تو زۆر لە سارانی تو گەیشتینە پلەی بەرز و ڕەفاهیەت و خانی و نازەم هەموو شتێک یعنی ئەمن ئەو شتەم نییە نیتم کاکە نیتم من ئێستا کرێچیمە بە خۆم و بە خێزانمە من دانیشتیمە لە خانی کرێچی دانیشتیمە ئەگە خوای گەورە دەرکەی خێر و ڕەحمەت بکاتەوە ئینشاءالله بتانم بۆ دەخانی شتەکە بیتن شایانی زۆر زیاترن شایانی ینی بەڕاستی بەداخەوە بەدەیان پرۆگرامی لەو شێوە بکەین باسی کەسانی وەکو ئێوە بکەین هێشتان کەمە هێشتان خزمەت بە ئێوە ناگەین مامۆستا شکرولڵا شێخانی زۆر سوپاس دەکەم بەڕاستی زۆر خۆم بە گەورە دەزانم زۆر پێ خۆشحاڵ بووم کە لە نزیکەوە بەڕێستانم بینی و کاتی خۆت بە ئێمە بەخشی ئەوڕۆ بە ئێمە تەرخان کرد زۆر سوپاس دەکەم دەستت خۆش بێ ماندوو نەبی یەخ تەمەند درێژبی بمێنی لە بۆ هونەری کوردی و کوردستان گەلێک مەمنون ئەمنیش چاوتان ماز دەکەم یاخوا هەر سەلامەت بن خدا بکەم پارێ زۆر دەستان خۆش خۆش بێ ماندوو نەبی گەلێک سوپاس مەمنون